لە شاری سلێمانی خولێکی تۆپی دەست بۆ 5 جیانە دەکرێتەوە لەلایەن یاریزان و ڕاهێنەران دڵخۆشن بەکردنەوەی ئەم جۆرە خولانە و لە یەکی ترەوە یەکەی تۆپی دەستی کوردستان بە هاوکاری یەکەم دەزانن کە یاری تۆپی دەست بەرەو نەمان دەبات. یەکێتی تۆپی دەستی سلێمانی دەیەوێت یاریەکە لە شاری سلێمانی زیندوو بکاتەوە بۆ ئەو مەبەستەش خولێک بۆ 5 جیانە دەکاتەوە. ماوەی 7 ساڵە یەکێتی تۆپی دەستی کوردستان یەک پاڵەوانێتی بەنیوە ناچڵی ئەنجام داوە. ئەوەش ناڕەزایی و گلەیی یاریزانان و ڕاهێنەرانی لێکەوتۆتەوە بە جۆرێک کە هیچ گەشتبین نین بە یاریەکە. یاریزانانیش نایشارنەوە کە یەکێتی تۆپی دەستی کوردستان بە هۆکاری یەکەم دەزانن کە یاری تۆپی دەست لە ئێستادا بەرەو نەمان دەڕوات. یاری تۆپی دەست بەداخەوە بەرەو نەبانە ڕات. یەکێتی تۆپی دەستی کوردستان و لقی سلێمانی بتوانن خولکەنەوە بۆ یانەکان لەبەرەوەی تیپ هەیە. ئەگەر خول هەبێت تیپەکان ئامادەن لە ئێستەوە بڵێن فڵان کات یعنی بەروارێکە بێ وەکو دەوری عراقی بۆ کردنەوەی خول دڵنیا بەلەوە تیپ ئامادەیە. یەکێتی تۆپی دەستی کوردستان مازان بۆ ماوەی 7 ساڵە بێ یەک خولی کردوتەوە مەرحەلەیەک بوو لە دوای ئەوە 8 تیپ سەرکەوتین 8 تیپەکە چارەنووسی نادیارە کەس نازانێ تەواو ئەبێت تەواو نابێت دەورێکە. یەکێتی تۆپی دەست زۆر بێباکە لەوەی کە یاریزانی تۆپی دەست هەبێ یا تیپی تۆپی دەست هەبێ. لەبەرەی ئەمان وایان کردووە نە تیپی تۆپی دەست بمێنێ نە یاریزانی تۆپی دەست بمێنێ. بەهۆی ئەو بارودۆخە خراپەی یاریزانان تێککەوتون بەهۆی نەبوونی پاڵەوانێتی ڕاهێنەرانیش هەمان کێشە و گیر و گریفتیان هەیە. وەک ئاماژەشی پێدەدەن کە سەرەڕای نەبوونی پاڵەوانێتی هیچ خولێکی ڕاهێنانیشیان بۆ ناکرێتەوە. بە تایبەتی لەسەر یاریزانەکان زیاتر درستی کردووە بەڵام بۆ ڕاهێنەرەکانیش هەروەهایە چونکە ڕاست سار دەبنەوانەیە کەم تەرخەمە بن تااقەتی تەمرینکردنیان نامێنێ چۆن یاریزانەکان تااقەتیان نامێنێ هەریەن ئەڵێن خول نییە ڕاهێنەرەکانی جوان لێ تووشی کەعابابی چاوەڕوانی یەکێتی تۆپی دەستی کوردستانەکەی ئەڵێ مانگە نامایشی کە جارێککە یعنی واولەکە تۆش ڕاهێنەرەکانی سار دەبنە بە تاکید ڕاهێنەران دواکەوتن لەبەر ئەوەی کە خول نییە هەم نەخولی تۆپی دەزەیە نەخولی مدەڕیبینی ژەیە نەخولی حەکەمی ژەیە کەواتە هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە. وەڵی بڵم کێ بەرپرسە هەمووی بەرپرسە بە تایبەتی ڕۆکرێتەوە چۆ هەمووش ڕۆکرێتەوە یەکێتی تۆپی دەستی کوردستان کۆمەڵێ موبەری رێنێتەوانێ بۆ ئەوەی بڵێن ئەویش خۆی لێ دەرباسکات. جیاواز لە ساڵانی ڕابردوو کە یاری تۆپی دەست لە بەهێزترین ئاستیدا بوو چەندینیانێژ ڕکابەریان لەسەر نازناوەکان دەکرد بەڵام بەهۆی نەبوونی پاڵەوانێتی بە تایبەتی لەسەر ئاستی کوردستان وای کردووە کە یانەکان بەرەو نەمام بچن و ئێستاشدا تەنها یانی سلێمانی ماوە کە بەشداری کێبڕکەی خولی عێراق دەکات. بۆیە یاریزانان و ڕاهێنەران نایشارنەوە کە یاری تۆپی دەست بەرەو نەمان دەڕوات و هۆکارەکەشی یەکێتی تۆپی دەستی کوردستانە. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلێمانی.